ڕێوڕسمێن توافە کەڕەجارن. توافیان ئۆغڵەما ئاهەنگێن ئۆلیێن ناوچەیەن ئیزدیانەوە توافە کەڕەجال تایبەتە بدەڤەرە قایدیەوە و چەندی و ڕێوڕسمێن تایبەت تێدا هەینا. وەش ئەڵمانیا هاتین بۆ ئۆغڵەما کەڕەجالی و ئەم خێرهاتنا میێوان هاتکەین هەر کەسێکیش دەرێکی هات بێت ئەم ئێشی کاکەڕەجالیت کێشین و پشتی ئێشی کێشک هەر کەسێک میێوانێت خۆت بات لحفێ میێوان هاتین نانەکی پێک ڤەتخۆم خێرە کەڕەجالی عادەتێت مە دنیاەنا و سەرباب و باپیران vێت کاریت کاین و بخورێتینین و دەمخۆشە vێ توافێ گەلەکە خۆشە توافە ئیشەڵا و بخێری و خۆشی و شارەزایەکێ دەڤەرە قایدیا ژی بەحسێ جیاوازیە vê توافێ لەگەڵ توافên din dikat. ئێشیکەش ئەوە ئێکش تایبەتمەندیت vê توافەیە ژنێک سینگ و سینگ ئێن و زەلام پشت و پشت بەرێوان کەڕەجال وەک بێژن خاتر خواستنەک شوی بابچاکی شوی سەرکێشی شوی قایدی شوی کەسێ ئێک و ئەف توافە بۆ ڕاهاتیە گێڕان. توافە کەڕەجال کەوەتە چارشەمبە دوێژ نیسانە ڕۆژ هەڵاتی. بە پشکداریە هەزاران ئیزدیا ji deverên cuda cuda rêrûsmên tuwafa Kerajalî dumay hatin. Şêrwexedir Kursad News devera qaydiya.